لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ کێشە و گرفتە ڕۆژانەیەکانی سەرشانی هاوڵاتیان ڕوو لە زیادبوون دەکات. بەو هۆیەوە لەلایەک شیرازەی خێرزان لە مەترسیدایە، لەلایەکی دیکەش کێشە کۆمەڵایەتیەکان ڕوو لە زیادبوونن. سەرباری ئەمانە چەند دیاردەیەکی دیکەی کۆمەڵایەتی بوونەتە مەترسی جددی لەسەر کۆمەلگا، لەوانە کۆچی بە لێشاوی گەنجان و کەمبوونەوەی هاوسەرگیری. سەرۆکی ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستانیش پێی وایە گەڕانەوە بۆ ڕەسەنایەتی ئاینی و نەتەوەیی گەلەکەمان باشترین بژاردەیە لە پێناو بەرقەرارکردنی ئاشتی کۆمەڵایەتی و پاراستنی قەوارەی خێرزان. لە ئیسلامە چارەسەری بۆ دۆزراوەتەوە، چارەسەری کراوە. ئەگەر بنمونە مەسەلەن 50 ساڵ لەمەوە پێش تەماشا بکەین کە خەڵک زیاتر پابند بوو بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە، سەرەکەی کێشەکان لە هەموو ئەو ڕەهەندانی کە باس کران کێشەکان کەمتر بوو و ئەو داتانەی کە ئەمڕۆ ئەو داتا مەترسیدارانەی کە ئەمڕۆ دەبیندێن لە مەحاکیمەکانە لە زۆر جێگەی تریشە حتا لە لجانی فتوای ئێمە کە داتای ترسناک سەبارەت بە توندوتیژی و سەبارەت بە مەسائلانە هەبووە پێشتر نەبووە لەبەر ئەوەی کە خەڵکی پابند بۆ بە ئاینی پیرۆزی ئیسلام. بە عەقیدەی من گەڕانەوەمان بۆ ئیسلام تەنها حەلە و هیچ حەلێکی تر نابینم کە حەلێکی تەندروست بێت و لە مەودایەکی دوورە بتوانێت چارەسەری ئەو کێشانە بکات. جا گەڕانەوە یعنی چ کۆمەڵگە و چ دەسەڵاتدار و چ پارتەکان هەر هەمووی پێویستە هەماهەنگ بێ، هەمووی بگەڕێتەوە سەر شریعەتی پیرۆزی ئیسلام بۆ ئەوەی کە کێشەکانمان چارەسەر ببێت و خۆی گەورەش بەزەی بێتەوە پێمانە. دادوەرێکیش لەسەر ڕۆڵی دادگا لە کێشە و پرسە کۆمەڵایەتیەکاندا ڕوونکردنەوە دەدات و دەڵێت دادگا لەو کێشانەدا ڕۆڵی ناوبژیوان دەبینێت و ئەوەندەی پێی بکرێت هەوڵی ئاشتەوایی دەدات، نەک بڕیارێک بدات دواتر کێشەی خێزانەکان قوڵتر بکرێتەوە. دادوەرە بە ڕێزەکان هەوڵ دەدەن ئەو تاوانانێک کە لە ناو چوارچەوەی خێزانێک بیتن هەتا بکرێ پێشیان بیننەوە. یعنی مەوزوعی سوڵحکردن بە هەند هەردەگیرێ، بە نەزەری اعتیبار هەردەگیرێ، خاستن لەو تاوانانێک کە دەکرێ قبولی سوڵح بکرێتن لە یاسا باسی کردیە لەوانە دەرفەتی زیاتریان دەدرێتێ و چەند جار لەوانەیە گلەیی هەبیتن لەسەرەوەی کە دادگایەکان دوا دەخرێتن، بەڵام دواخستنەکە لە پێناوی ئەوەیە کە مەسلحەتەکی بەرزتر بە پێش بخرێتن. زۆر جار هەیە ئەگەر دادگایی خێرا بکرێتن لە تاوانێک کە یان کێشەیە کە ڕوویدایە مەجالی گەڕانەوە نەبیتن. هەرێمی کوردستان لە هیچ قۆناغێکدا هێندەی ئێستا گیرۆدەی کێشە و تاوانە کۆمەڵایەتیەکان نەبووە. بە نمونە لە 6 مانگی سەرەتای ئەمساڵدا بەهۆی کێشەی جیاجیاوە لە هەرێمی کوردستان نزیک بە 70 کەس خۆیان کوشتووە، ئەمە جگە لە حاڵەتەکانی کوشتن کە ڕۆژانە دووبارە دەبنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.